جگەر لەو ئاستەنگانەی کە لە بەردەم خوێندنی کوردی لە کەرکووک هەیە دانەمەزراندنی ئەو کەسانەی کە لە کەرکووک خوێندنیان تاو کرد ئێستاکێک لەو کێشانەیە کە لە بەردەم خەڵکی کوردی ناوچەکە هەیە بە تایبەتی و جیاکاری کە لە نێوان پارێزگا جیاوازەکان دەکرێت کەرکووک ڕێژێکی بەردەکرێت بەڵام کوردەکە کەمتر لەو ڕێژەیە کە شایستەی خۆیەتی دامەزراندن و لە خوێندن و لە هەموو وارەکانی دیکەی بەردەکەوێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە پرۆسی خوێندنی کوردی لە کەرکووک دامەزراندن و ئاستەنگەکانی بەردەمەم پرۆسەیە لەگەڵ بەڕێز مامۆستا شێرزاد ڕەشید کاکە بەڕێبەری خوێندنی کوردی لە کەرکووک قسە دەکەم لە کەرکووکەوە لەگەڵ مامۆستا شێرزاد. ئەم کاتت باش بۆچی و جیاکاریە لە نێوان کورد و پێکهاتەکانی دیکە لە کەرکووک دەکرێت لە کاتێکدا شایستەکانی خەڵکی کوردی کەرکووک زۆر لەوە زیاترە کە حکوومەتی عێراق بۆی دابین دەکات؟ سلااو لە بینەر و بیسەری کوردستان 24 و لە جەنابی شت لە سەرەتای پرۆسەی ئازادی عێراقەوە کە خوێندنی کوردی گەڕاوەتەوە و دەستمان پێکردووە لە سەرەتاکانی 5 قوتابخانەوە و ئاستەنگ دروست کراوە بە خوێندنی کوردی و نەیانهێشت مامۆستایانی فەسڵ کرا و لادراو لەسەر کاری خۆی کە کورد بوون بگەڕێنەوە لەسەر میلایکی وزارەتی پەروەردەی ئیتحادی. هەرو کاتیش ناچار پەنامامر بۆ حکومەتی هەرێمی کوردستان و ئەو مامۆستا باز بوون و شارەزایانە لە ڕێی حکومەتی هەرێمی کوردستان گەڕانەوە. دواتر کتێبمان بۆ دابین نەکرا، دیسان حکومەتی هەرێمی کوردستان کتێبی دابین کرد. دواتر ئەو خزمەت گوزارانە کە بە قوتابخانەکان پێشکەشەکرد لە ڕووی نۆژەنکردنەوە لە ڕووی دروستکردنی باڵەخانە هەمووی حکومەتی کوردستان تەکەفلی ئەو وەزعانەی کردووە. و دواتر دوای خوێندنی کوردی پەرەیسەند و لەم شارەوە پێشکەوتووەوانە بەڵام ڕۆژانە و بەبەردەوام ئاستەنگەکان لەلایەن بەغداوە دروست دەکرێت. ئەو نەعەدالەتیانەش ڕوو ئەدا لە ڕووی دابینکردنی پێداویستی بۆ قوتابخانەکان لە ڕووی دروستکردنی و نۆژەنکردنی بینای قوتابخانەکان لە ڕووی دامەزراندنەوە. ئەوەیشی کە جەنابەت باسی لێەوە دەکەی کە بەلئەخەس باسی دامەزراندنە بەڵێ نەحەقی کراوە، بەڵێ پێشتر ئەم ئێستا 7300 پلەیە کەسەر نازانێ ئالێتەکەی چۆنە و ئێمەش هیچمان پێ نەوتراوەکو خوێندنی کوردی و یەک ڕقەمیش بە ئێمە نەدراوە و بۆ ئاگاداریشتان لە کاتی پێشوو ماوەی پێشوو کە 17000 پلە تەرخان کرا بۆ شاری کەرکووک چەند ئەندام پەرلەمانێکی عێراق سەردانی شاری کەرکووکیان کرد لە هەموو نەتەوەکانیش بڕیاریاندا کە بەڕێوەبەری خوێندنی کوردی ئەندامێک بێ لەو لیژنەیە بەڵام مدیری عامی تەربیە کەرکووک قبوڵیان نەکرد و وتیان ئەو تەعیناتە تایبەتە بە بەغاو تایبەت نییە بە هەرێم بۆی نییە ئێوە لە ناو لیژنەکان بین بۆیە نەمانزانی ڕێژەی چەند بە کورد دراوە و چەند بۆ ئێمە دانراوە چەند بۆ خوێندنی کوردی دانراوە کە پێویستمان بە کۆمەڵی اختصاسات هەیە و زۆر ناحەقیش کراو و ڕێژەی کورد لەو دامەزانە نەگەیشتە 110. باشە مافی کورد لەو ڕێژەیە چەندە لە کەرکووک بەگشتی کە نەگەیشتۆتە لە 110 ئێستا؟ ئەو ڕێژەیە 17000 تۆ 17000 تەعین ببێ کورد نیوەی زیاتری ئەم مەملەکەتەیە ئەم ویلایەتەیە ئەم شارەیە شاری کەرکووکە ینی دەکرێت لەو 17000 بۆیە 8000 9000 کورد وایە باوە باقیشی بۆ نەتەوەکانی تر وایە و بەسەر چاو ئێمە حەزەکەین هەموو نەتەوەکان دابمەزرێن هەموو قوتابخانەکان هێنەوە شاری کەرکووکە مامۆستای باشیە بێ میلاکاتێ بۆ هەموو خوێندنەکانی تر. ئێمە بڕوامان بە پێکەوە ژیانەیە بڕوامان بەوەیە کە قوتابی خوێندکار لە هەر شوێنە بێ لە هەر نەتەوەیە بێ پێویستە خزمەت بکرێ بەڵام ناکرێت تۆ ڕێژەی کورد بۆ شێوەیە کە من 535 قوتابخانەمەیە بەراوردم کە بە دیراسەتێکی تر کە لەوانەیە 15 قوتابخانەی نەبێ. ژمارەی دانیشتوان و کەسافەی دانیشتوان ڕێژەی دانیشتوان لە شارەکە بەراورد دەکەی بە هەر شێوێ بەراورد دەکەن با بەراوردی بکەن و کاری پێ بکەن. ئێمە ئامادەین لەگەڵیان دانیشین و ڕێژەی خۆمان پێ بدەن. زۆر ئەندام پەرلەمانەکان داوایان لێ دەکەن تەدەخڵکەن لەو مەسەلانە ئەوانیش نەیانتوانیوە ئەو ئامانجە مامۆستا شێرزاد ڕێژەیەک بۆ کورد وەربگرن. لە ماوەی ڕابردوودا لە پەرلەمانی عێراقەوە هەوڵێک هەبوو کە بڕگەیەک لە بودجە زیاد بکەن بۆی کە ڕاژی مامۆستایانی ناوچەدا بڕێنراوەکان مامۆستا کوردەکان بگوازنەوە سەر حکوومەتی عێراق بەڵام لەلایەن هەندێک پەرلەمانتاری سنۆ ڕێگری لێکرا هەر خوێندنەوەی بۆ نەکرا. لەم بارەوە هەوڵەکان بەکوێ گەیشتوایە هیچ هیوایەک هەیە کە جارێکی دیکە لەم بارەوە پەرلەمان بڕیارێک بدات؟ ئێمە فەرمانبەری حکوومەتی هەرێمی کوردستانی و مامۆستای حکوومەتی هەرێمی کوردستانی لەم شارە لە خوێندنی کوردی خزمەت دەکەین و ئێمە خەڵکی ئەسڵی شاری کەرکووکین هەمومان 57مان کەرکووکە و پێشترش مامۆستا بووین لەسەر مەرکەز کاتێک کە فەسڵ کراوین و ئەوەشی کە تازە دامەزراوە لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە دیسان خەڵکی ئەم شارێ و هەموو پێداویستیەکان موجود نەگەل لە کاتی پێویستە ئێمە پێشکەشی کەین خۆشیان باش دەزانن
بەڵام چەندین ساڵ ئاستەنگ دروست دەکەن بۆەوەی کە تاک مامۆستا بڕاتەوە سەر وەزارەتی پەروەردەی اتحادی و ئەم جارش کە هەوڵێکە بوو لە کات دامەزرا لە کات دروستکردنی حکوومەتەکەی بەڕێز سوودانی کە ستافی کوردی و نوێنەرانی کورد لە بەغدا ڕێکەوتن لەسەرەوەی کە مامۆستایانی کورد بگەڕێنەوە سەر میلاکی وزارەی پەروەردەی اتحادی و ڕەزامەندیان لەسەر داواکردیان هیچێک لە بەرنامەکانی دروستکردنی حکوومەت بەڵام بەداخەوە دواتر ئەستەنگی وە دروستکرا وتیانە بێ ڕەزامەندی و موافقەی پەرلەمانی هەبێ وای بینە پەرلەمانە بێت دەنگ لەسەری بدرێ وەکو پرۆژە یاسایەک بکرێ بەڵام پێویستی نەدەکرد هەر دەتوانرا کە ئێمە مۆزەفی ئەو دەوڵەتین و وڵاتین چی لە هەرێم بێ و چی لە بەغدا بێ دەیانتوانی گواستنەوەیکی ئاسایی بکەن ئەی بۆ چەندین مامۆستامان کە تاک گوازراونەتەوە سەر حکوومەتی عێراق و وزارەی پەروەردە پێویستی بە ڕەزامەندی پەرلەمان و دەنگدانی لەسەر و یاسایەک نەبووە بۆ مەبەستا اینجا بۆیە ئاستەنگیان بۆ دروستکردن نادیانە پەرلەمان و لە پەرلەمانش خۆیان زانیان چیان کرد نیان هێشت ئەو پرۆژە تێپەڕ بێ و دەنجیان پێ نەدەوە ئەسڵەن نیانش خوێندنەوەشی بۆ بکەن و ئێستاشی جەنگاوێک لەو بارەیەوە نییە و هیچش بە ئێمە نەوتراوە و وەزعەکە خۆی ماوەتەوە باشە بەهۆی ئاسانکاریەکانی حکوومەت یاریمی کوردستان کەوای کردووە خێزانەکان منداڵەکانی خۆیان بنێرنە خوێندنی کوردی ئێستا 100,000 قوتابی لە خوێندنی کوردی لە کەرکووکەن لە زانکۆ و پەیمانگاکانی وەردەگیرن ئەمانە چۆن دەبینن تا چەندە حکوومەت یاریمی کوردستان توانیوێتی ئاستەنگەکانی بەردەم خوێندنی کوردی لە کەرکووک ئاسانتر بکات یا لای ببات ئەکید ئێمە حکوومەت یاریمی کوردستان لە سەرەتای پرۆسەی ئازادی عێراقەوە خاوەنددارەتی هۆی خوێندنی کوردی کردووە و هەموو شایستەدارایەکانی مامۆستایانی لە موچا کە مانگانە نزیکەی 6 ملیار و 300 ملیۆن دینار تابین دەکات بۆ پێدانی موچا تەنها بە مامۆستایانی میلاک و موچەی 1040 مامۆستای وانە بێژ دابینەکە کتێبی هەموو قوتابخانەکان کە هەمان پرۆگرامەکانی هەرێمی کوردستانە دابینەکە و لە ماوەی ڕابردووە نزیکەی بای 6 ملیار دینار هەر ساڵی ڕابردوو ساڵی خوێندنی 2022-2023 6 ملیار دینار کەرەستەی کردەوە بۆ هەموو قوتابخانەکانی خوێندنی کوردی و بەبەردەوام وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان لەسەر خەتە بۆ چارەسەرکردنی کێشەی ئێمە لەگەڵ بەغدا چووکە پرۆگراممان لەگەسەر هەرێمەوە ئیمتحاناتمان لە بەغدایە هەر کاتی هەڵەی لە پرسیارەکان یان لە ئیمتحانەکانی وزاری کێشەی دروست بێ جەنامیان دێنە سەر خەت و هاوکارمان زۆر بۆیە ینی ئەم لابردنی ئەم ئاستەنگانە وا دەکات کە خەڵک دڵخۆش بێ بە خوێندنی کوردی و گەورەترین دەستکەوت بۆ قوتابی خوێندنی کوردی لە شاری کەرکووک ئەوەیە کە زانکۆکانی هەرێمی کوردستان ئامادەن فۆڕم بە هەموو قوتابیانی خوێندنی کوردی دەرچووی پۆلی شەشی ئامادەی بەز هەردوو بەشی زانستی و وێژەیی بدەن بۆ وەرگرتن لە زانکۆکانی هەرێم بە منافەسەکردن لەگەڵ تەڵەبە و قوتابی هەرێمی کوردستان واتە تەڵەبەی خوێندنی کوردی دوو چانسی هەیە چانسێکیانەوەیە کە بە ئۆنلاین لە ڕێی حکوومەتی عێراقەوە کۆدی تەقدیمەکە بۆ زانکۆکانی عێراق و چانسێکی ترشی هەیە کە بۆ زانکۆکانی هەرێم تەقدیمەکە لە دوو اختیارە کامی پێ باش بێ و کامی بە باش بێتەوە بەدڵی خۆی بێ ئەویان هەڵە بژێرێ و ئەمەش بۆ تێمتیازی بۆ تەڵەبە و قوتابی کورد لە شاری کەرکووک و بۆ کەس و کاریشیان کە کارێکی پاڵ نرد بێ بۆی کە مناڵەکانیان ببنە بەر خوێندنی کوردی باشە مامۆستا شێرزاد لە ساڵی خوێندنی نوێی 2023-2024 نزیکە بینەوە خوێندنی کوردی لە کەرکووک پێداویستەکانی چین ئایا لە چاپکردنی کتێب و دابینکردنی ئاپۆلەکانی خوێندن ئێستا هیچ کەم و کوڕیەک هەیە چۆن ئامادەکاریتان بۆ ساڵی نوێ خوێندنی کوردی لە کەرکووک کردووە لە ڕووی کتێبەوە ئێمە کتێبمان ئامادەیە هیچ کێشەیەکمان نییە لە ڕووی میلاکاتەوە میلاکاتێکی زۆر باشمانەیە و وەکوتم ئەو نوقسانی کە لە میلاکات شەمانە بە مامۆستای وانەبێژ کە حکوومەت یاریمی کوردستان وزارەتی پەروەردە شایستەدارەکانیان دابین دەکا ئەو محازڕانەش ئەنی لەگەڵمانە دەست بەکارە بنەوە لە 3 و هیچ نوقسانێکمان لە میلاکانیە و دابینکردنی کتێب و میلاک ئەوە دوو ئامرازی سەرەکیە کە خوێندن لە سەرەتای ساڵ شکست نێنێ و سەرکەوتوو بێ و خۆشمان باشترین شێوە لە قوتابخانەکان ئامۆ ئامێر و پێداویستێکمان داوە بە قوتابخانەکان و ڕەشمان گەیاندووە بەر قوتابخانەیە لە هەر کەلێنێک لە هەر شتێک پێداویستێکە بێ بەپێی ئەو شتێکە مەوجودە لە بەردەستمان تەبعاً کە لە کۆگا هەمانە کە ئەو نوقسانیانە پڕکەینەوە بۆ بەنسبەتی خۆ ئامادەکردن وەکو مامۆستایان وەکو قوتابیانی خوێندنی کوردی بە جۆش و خۆشەوە بەرەو ساڵی نوێی خوێندنە ڕووینە پێشەوە و هەر ئاستەنجێکش بێتە بەردەم بە تاکید با هاوکاری وزارەتی پەروەردەی حکوومەت یاریەم چارەسەری دەکەین و مای دڵخۆشیشە کە ساڵانە خوێندنی کوردی پێشەنگی هەموو خوێندنەکانی ترە لە شاری کەرکووک
و پلەی یەکەم بەدەست دێنێ لەسەر ئاستی پارێزگاکەەوە ڕێژەی دەرچوون زۆر لە پۆلی 6 ئامادەی بەهێزە و ئەم امتحاناتانش لەلایەن وزارەی پەروەردەی اتحادی عێراق و سەرپەرشتی دەکرێت بۆیە هەموو کەسێ توانێت شایەتیمان بۆ بدات کە خوێندنی کوردی سەرکەوتووە و ئێمە ڕێژەی قوتابی خوێندکارشمان ساڵ بە ساڵ ڕووی لە زیادبوونە بەبێ ئەوەی ژمارە قوتابخانەکانمان بەرەودواوە بێتەوە نەخێر ساڵ بە ساڵ ژمارەی قوتابخانە و باخچەی منداڵان و ژمارەی تەڵەبەمان ڕوو لە زیادبوونە ئەوە بابەتێکی دڵخۆشکەرە. باشە مامۆستا شێرزادەگەر لە کۆتاییدا پرسم سەبارەت بە ڕێژەی دەرچوونی خوێندنی کوردی ئەم ساڵ بینیمان سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان هاوکات لەگەڵ قوتابیانی پارێزگاکانی دیکە قوتابیانی خوێندنی کوردیشی لە کەرکووک خەڵات کرد چۆن بۆ ڕێژەی دەرچوونتان ئایا ڕازین لەو نەتیجەیە کە وەری دەگرنەوە ساڵانە بۆ زانکۆ و پەیمانگاکان بە تایبەتی؟ بەڵێ سوپاس بۆخوا ئەم ساڵیش قوتابیانی خوێندنی کوردی سەلمانیان کە پێشەنگی خوێندنەکانی ترن یعنی تەسەورکە لە یەک ئامادەییەکە نزیکەی 38 تەڵەبەمان بەس لە سەروی 94 و 95 هێناوە ئەمە لە یەک ئامادەییە و ڕێژەی ئەو قوتابیانی ئێمە کە وەردەگیرن لە کۆلیژە پزیشکیەکان و کۆلیژە ئەندازیارەکان بحەد و حساب و بێشمارە و من سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم لەڕێی کەناڵەکەی ئێوە مای دڵخۆشیە کە ئەو هەموو تەڵەبەی هەرێمی کوردستان کە نەتیجەکانیان دەرچوو بوو کچکە امتحاناتیان لە هەرێمە پاداش نەکران چاوەڕوانی تەواوبوونی امتحاناتەکانی کەرکووکیان کرد کاتی امتحاناتەکانی ئێمە لە دوای امتحاناتەکانی هەرێم دەستی پێکرد لە عێراق و دوای بنێتکە نەتیجەکان دەرچوو ئەنجا وەزیری بەڕێز وەزیری پەروەردە لەگەڵ سەرۆکی حکوومەت بڕیاریاندا کە ئەو مەراسیمە ئەنجام بدرێ و تەنها ئەو تاخیربوونەش بۆ کە قوتابیانی خوێندنی کوردی بەشدار بن لە مەراسیمی خەڵاتکردن ئەو خەڵاتکردنە ئەوە واکە کە خەڵکو و خانەوادەی قوتابیان و هەمان کات قوتابیان خۆشیان زۆر دڵیان پێخۆش بێ و خەڵکی کەرکووک زۆر شایستەی و هەڵوێستەی کرد و پاداشکردنی ئەو تەڵەبانە مای دڵخۆشیە بۆ ئێمە کە حکوومەتی هەرێمی کوردستان و کاتی خاوەندارەتی خوێندنی کوردیەکە و هانی قوتابی خوێندکاری کوردەدا کە لە قوتابخانە کوردیەکان بخوێنن و ئینشاءڵڵا هەموو ئاوکو تەمارە ئاستەنجێک بێتە بەردەمان لە سەرەتای ساڵی داهاتوو بە شێوەیەکی گشتی هیچ ئاستەنجێکمان نییە تا ئێستا زۆر باشە هەر ئاستەنجیش بێتە بەردەم باوکاری وزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەریەکەی ئینشاءڵڵا. بەڵێ زۆر بەڕێز مامۆستا شێرزاد ڕەشید کاکە بەڕێبەری خوێندنی کوردی لە کەرکووک زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.